بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای ئەوەی کە لە ماوەی ڕابردوو چەندین کەرتی خزمەتگوزاری لەلایەن حکوومەتەوە ڕادستی کەرتی تایبەتکرا لە ئێستاشدا کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک و تابلۆی دوکانەکان دراوە بە کۆمپانیایەک لە سنووری سلێمانی بە شێوەیەک کە سەرڕای ئەو بێبازاڕەیە کە هەیە پارەی خۆڵ و خاشاک و تابلۆی سەر دوکانەکان زیادی کردووە. ئەمە لە کاتێکدایە کە کۆمپانیا گەورەکان باج و ڕسومات نادەن بە حکوومەت، بەڵام خەڵکی هێژار و کەم دەرامەت لەو بێ بازاڕێدا دەبێت پارەبدا بە حکوومەت ئەگەر غەرامە دەکرێت. لە بەشی کەمی بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دابەر محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بە وردی لەسەر ئەم پرسەدەوەسین هەروە لە بەشی دووەمیش لەسەر مەسلەی پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەوەی دادگای فیدراڵی قسە دەکەین. کاک دابەر بەخێربێن، سوپاس بۆ ئەوەتەوە. بەرلەوەی کە بینێ سەر ئەوەی کە پارەی خۆڵ و خاشاک زیادی کردو یاخود کەمی کردووە، باز لەوە بکەین ئەم وەرگرتنی پارەیە پشتی بە کام یاسا بەستووە، بڵێن وەرگرتنی پارەی خۆڵ و خاشاک تابلۆی سەر دوکانەکان؟ بە ناوی خۆی گەورە سوپاس بۆیەوە، سوپاس بۆ بینەرەکانتان کاک حەکیم. طبعاً لە دەستوری حکومەتی عێراقیەوە لە یاسا بەرکارەکانی هەرێمەوە لە دنیا شابە و نوعەیە ئەوەی کە پەیوەندی بە باج بە ڕسومات بە کۆمەڵێ پرسیتر هەیە بە یاسا ڕێکخراوە. یعنی ئەبێ پشتی بە دەقێکی یاسایی بەست بێ، پشتی بە نەسێکی قانونی بەست بێ. بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئەمە ڕەچاو نەکراوە. هەر وەزارەتێک بە ئارەزوی خۆی عەقد لەگەڵ کۆمپانیایەکە لەگەڵ چەند کەسێکا ڕێکەکەوێ یەکێک لە ڕێگاکانی ڕسومات یان باج یان هەر ناوێکی تر لێنەی یعنی دراوە بە کۆمپانیاکان. ئەوەی کە هەیە پشتی بە هیچ دەقێکی یاسایی نەبەستووە و نایاساییە و ئەو پارەیەوەی کە بەڵێ بێگومان شتێکی نایاساییە. من قسەم لەگەڵ خەڵکی زۆر خەبیرا کردووە، خەڵکی حاکمی زۆر بەرز و باڵایە کردووە کە بەڵێ 100% ناقانونیە. ئێمە لە پەرلەمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا لە داهاتووشە هیچ یاسایەکمان دەرنەکردووە و دەرناکەین بۆ ئەوەی کە هاوڵاتی غەرامە بکرێ، بۆ ئەوەی کە هاوڵاتی سزا بدرێ، بۆ ئەوەی کە هاوڵاتی بەو شێوازی ئێستا پارەی ئاو، پارەی کارەبا، پارەی خۆڵ و خاشاک، پارەی تابلۆ، پارەی چوزانم هاتوچۆ بەم نەوعانە بدا. حتا ئەوانەی کامێرەکانی هاتوچۆش ینی زۆر شت هەیە ڕێک نەخراوە بە یاسا و ئەوەی کە هەیە ڕێککەوتنی چەند کەسێکە لەگەڵ حکوومەت و لەگەڵ وەزارەتێک بۆ وەرگرتنی بڕێک پارە لە هاوڵاتیان. بێگومان ئێمە لە ماوەی ڕابردووە خۆتەزانی زۆر بەقووڵی ڕۆیژ بووینە ناو مەسەلەی پێوەری ئاو و حتا هاوڵاتی خەڵک ئەگەر مەبلەغێکی زۆری بۆ هاتوێتەوە بڕوا لە دادگا شکات بکات، بێگومان ئێمە چاودێریەکەن و دۆسیەکە شەباتەوە، چونکە هیچ نەسێکی قانونیە، ئەوە قانونی نییە. وەزارەتی شارەوانی لە قانونەکەیە کە 14 بۆ 17 بڕگەیە هیچ بڕگەیەکی باسی ئەمانە ناکە، هیچ بڕگەیەکی نییە کە باسی ئەو کا خۆڵ و خاشاک چۆن کۆ بکرێتەوە، باسی ئەوە ناکە کە پێوە ببەسرێ یان نا. ئەم وەزارەتە سەڵاحیاتی حکوومەتێکی گەورە و گرانی هەبێ بێ کۆمپانیا بێنێ پێوەری پێ بفرۆشێ، کۆمپانیا بێنێ غەرامەت دیاریکە، کۆمپانیا بێنێ کرێ ئاوی پێینکە، شتیوان نییە لە هیچ شوێنێکی دنیای ئەمە نییە. جا تۆ سەیری ئەو مەبلەغانەکە بۆ خەڵک هاتوێتەوە. ئەوەی ئێستا ڕوودەدات لە خۆڵ و خاشاکەکە وردەکارەکەی چۆنە لەگەڵ تابلۆی سەر دوکانەکان؟ هەر تابلۆ نییە. خۆڵ و خاشاکە ڕسمی وەرگرتنی خۆڵ و خاشاکە، ڕسمی وەرگرتنی تابلۆیە، تابلۆی سەر دوکانەکانە ڕسمی وەرگرتنی پیشەیە. طبعاً ئەمە لەم ماوەیە زیاتر وەسڵەکان ڕۆیشتووە بۆ دوکانار و بۆ هاوڵاتیان هەمووی بە مەبلەغی گەورە ڕۆیشتووە لە 300,000 دەست پێکات تاوەکو 700 و داوەکو 600 و تاوەکو ملیۆن و تاوەکو حتا میارە برادرێک هاوڕێیەکم لەینەکان باسیەوەی کە 14 ملیۆن دینار بۆ خەڵک هاتووەتەوە بۆ فرێدانی خۆڵ و خاشاک. طبعاً خۆڵ و خاشاک کاک حەکیم چی پێویستە کا سێ کۆمپانیا ئیشی تیا بکە. سێ کۆمپانیا یعنی ئەگەر خێر و بەرەکەت و فەساد و گەندەڵی و پارە خواردنی تیانە بێ، ئەم زبڵە پیسە چییە کە تۆ سێ کۆمپانیا پارەی لێ بخوا؟ سێ کۆمپانیایش کۆمپانیایەک حکوومەت دەعمێکا بۆ لەناوبردنەکەی تەنی $10 بۆ لەناوبردنی خۆڵ و خاشاک و ڕیسایکلینەکەی ڕوە. کۆمپانیایەکی تر هەیە ئەمە تەندەرینی بۆ کرێ ساڵانە خۆڵ و خاشاک کۆکاتەوە بۆ ئۆتۆمبیل. کۆمپانیایەکی تر هەیە تەنیا وەسڵە بۆ نووسی. ئەم وەسڵە بەڵێ ئەم وەسڵە بۆ هاوڵاتیانە نووسی. من لە بەڕێزە پرسم ئەگەر فەساد و گەندەڵیتیان نییە ئەمە بۆ لە هەولێر و دووەکانیە. اینجا بۆ موحەد نییە بۆ نمونە لە زاخۆ تاوەکو خانەقین یە کۆمپانیا نایکە. ئەم دوو ئیدارەیە بۆچی لێرەوە بۆ نمونە کۆمپانیاکە لە هەولێر نییە، لە هەولێرەیە لە سلێمانی نییە. باشە خەڵک وەکو یە خۆڵفڕێناندا لە هەولێر و دووەکیش
خەڵکۆکو یەک ئاو بەکار نایانێ بۆ نمونە لا هەولێر و دۆکیش خەڵکۆکو یەک تابلۆی نییە لا هەولێر و دۆکیش خەڵکۆکو یەک بە ڕسمی پیشە نادا لا هەولێر و دۆکیش باشە مشکلەکەش ئەوەیە کاک حەکیم کۆمپانیا ڕێگە بۆ حکومەت پیشانەیە کۆمپانیا ڕێگە بۆ حکومەت پیشانەیە بۆ نمونە بۆ مەسەلەی ئاوەڵە کاکە من پێوەرێکە بۆ هێنم بۆی خەڵکی تر بەم پێوەرە ئین بە حکومەت دەڵێ بەسەر چاوتن دەری عەقدێکی بۆ ئەوکە ئەزانی من لە بەڕێزێکم پرسی ئەمڕۆ ئەڵێ ئەو عەقدانە ئەو گرێبەستانەی کە کراوە هەمووی لە بەرژەوەندی کۆمپانیاکانە هیچ گرێبەستێکی تیانە نە لە بەرژەوەندی خەڵک نە لە بەرژەوەندی حکومەتی هەرێمی کوردستان بێ باشە یعنی تۆ بۆ خۆڵ و خاشاک کۆمپانیایەکی ڕێگە بۆ حکومەت دانێ ئەڵێ من ئەم خۆڵا وەسلێکە نووسم وەسڵ ئەخر وەسڵ چییە کاک حەکیم هەموو سۆپەرمارکێتی ئەم هینەی تیا جیازێکیەوە نەیە ئەینووسی هەموو سۆپەرمارکێتی تایەتی هەموو دوکانێک تایەتی کارتی ئاسێسیەڵ و کۆڕک و کۆمەڵشتی تری پێفرۆشن ئەم فایس پەی و ئەوانەی پێفرۆشن ئێ مەعقولە تۆ 10,000 دینار لە خەڵک وەرگرە بەبێ دوکان و بەبێ مۆڵ و ماڵ و بەبێ دوکان و مۆڵەکان کاک حەکیم ئەزانی ساڵانە چەندێکەکە 10,000 دینار ساڵانە 120 میلیارد دینارە 120 میلیارد دینارەکە 120 میلیارد دینار تۆ حسابی کە ئێستا هەر خەڵکێک هەر ماڵێک هەر دوکانی هەر ئۆفیسێک 300 و 400 و 500 هزاری بۆ هاتووەتەوە من بنمونە بۆ بەڕێزە باسەکەم فەرمو دوکانی ئاڵتونچی چییە یعنی تۆ خۆڵ و خاشاکی هەبێ تۆ بیستوتە دوکانی ئاڵتونچی خۆڵ و خاشاکی هەبێ دوکانی ئاڵتونچی خۆڵ و خاشاکی خۆی کۆیەکاتەوە هەنێ دوکانی جارێکی تر بەکاری هێنێتەوە دوکانی دراو چییە کە خۆڵ و خاشاکی هەبێ ئەوەی کە ئیشی درا و گۆڕینەوەی بینەکە چییە ملیۆنە دیناری بۆ هاتبێتەوە ئەوە ئەو کامێرامانە بە ڕێزە حەزەکەم ئەم وەسڵە پیشانی خەڵک بە ببوورە کاک حەکیم ئەمەتانێ وەسڵەکەی پیشاندن سێریکە نووسراوە هاوبەشی بەڕێز چۆڵ ئەمە دوکان نارێک نردوێتی لەبەر بێ بازاڕی لە سلێمانیە لەبەر بێ بازاڕی لەبەر بێکەسابەتی لەبەر زەخت و زۆر و زوڵمی ئەم حکومەتات وازی لە دوکانەکەی هێناوە ڕۆی شووەتە ماڵەوە دوکانەکەی چۆڵە حکومەت خۆی نووسیوەتی دوکانەکە چۆڵە بەڵام لە خوارەوە نووسیوەتی بفەرمون بە پێدانی ڕسوماتی 375,000 دینار باشە کابرا دەستی لە کەسابەتی هەڵگرتووە دەستی لە ئیشەکانی هەڵگرتووە دەستی لە ژیان و بژێوی کە لەسەر دوکانەکە بووە هەڵگرتووە تۆ حکومەت کۆڵی لێ نادا دەستی لێڵ ناگرێت داوای 375,000 دینار خۆڵ و خاشاکی لێکە ئەوە نا ئەوە بە ڕێزێکی تریش بۆی نردوم خانۆکەی کاکە 2 ساڵە چۆڵە 2 ساڵە ئەم خانووی چۆڵە کەسی تیان نییە کە چۆڵژێ خۆڵ و خاشاکی نییە ماقول لە 600,000 دینار بۆ خۆڵ و خاشاکات بێتەوە بۆ خانوویەکی چۆڵ ئەمەی کە هەیە کاک حەکیم لە هیچ شوێنێکی دنیاە بەم نەوە نییە ئەگەر یاسایی نێ بدەی شوێنێ بۆچی دەکرێ مادە وتت بەڕێکەوتنی حکومەت و کۆمپانیایە چییە کاک حەکیم ئێمە حکومەتێکمانی حساب بۆ پەرلەمان ناکە حساب بۆ یاسا ناکە حساب بۆ بڕگە و مادەکانی ئەوانی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە نایکە حساب بۆ خەڵکیش ناکە حساب بۆ گوزەرانی خەڵک ناکە حساب بۆ بشێوی خەڵک ناکە حساب بۆ ژیانی خەڵک ناکە ئەگینا لەکوێی دنیا هەبوو حکومەتوا لە داهاتوو لە پارەی خۆی بکە بەغدا 200 میلیارەکە یەک مانگ نەنارد هاتن داهاتی مانگێکی تریان خستەوە سەری کاک حەکیم باشە تۆ ئەم هەموو داهاتە لەبەردەستە بە 402 ڕێگە کە زۆری شمولی من و تۆ ئەکا بەڵام زۆری شمولی کۆمپانیەکانەکە باج و ڕسومات و غەرامەت لە خەڵک وەرەگیرە کاک حەکیم بە 402 ڕێگە 402 ڕێگە بەڵێ بە 402 ڕێگە باج و ڕسومات و این وەرەگیرە کاقوبات تاڵەبانی ئێستا ئەو بەرپرسە لەناو ئەنجومەنی وەزیران بۆ ئەمە ڕێک خاتەوە بە 402 ڕێگا تۆ نەتوانی ماگانە 400 میلیارد کۆکەیتەوە کاک حەکیم بە خاڵە سنووریەکانیشەوە بە گومرگیشەوە بۆ هەموو سنوور و فەرمی و نافەرمێتەوە طبعا ئەمە کە ناوی داهاتی ناوخۆیە تۆ کونێ تێکردووە بۆ کۆمپانیەکانی حیزب ئەم پرۆسێسە من ناوم ناوە بەکرێدانەوەی حکومت بە کۆمپانیەکان حیزب لە ڕێگەی کۆمپانیەکانەوە حکومت بەکرێ ئەگرێتەوە واتە هەر ڕسوماتێک هەر ڕێگایە کە تۆ ئیبینی تاوەکو پارەکەی لە دەستی وڵاتیەوە ئەگاتە حکومت کۆمپانیایشیان خستووەتە نێوانەوە کە بەشێکی زۆری ئەم داهاتا بە بۆ نمونەڵێت چییە خۆڵ و خاشاک لە ساڵ 12 بۆ کۆمپانیەکەی کاکە تۆ سێ کۆمپانیا و تێ کردووە تۆ $10 دامی ڕیسایکلینەکەی بۆ لە ناوبردنەکەی بە 30 میلیارد دینار ماگانە بەس لە سلێمانی یادەی بە کۆمپانیای خۆڵ و خاشاک ساڵانە عەفو ئەم کۆمپانیایش هاتووە بەستەنیا وەسڵە نووسێ ئەمیش لە سادە و 12 بەرێ اینجا ڕسمی پیشە اینجا ڕسمی تابلۆ ئەمە داهات بەم نەوە بە ڕێفی ڕۆچێ اینجا داهاتی ئاو اینجا بڕۆ بۆ داهاتی کارەبا باشە پێوەری زیرەکی کارەبایان هێنا بۆ خەڵک من لە بەڕێزە پرسم
نیانوت کارەبا بێ بە 24 کاتژمێر نیانوت نزیکە بێتەوە لە 24 کاتژمێر لانی کەم نیانوت بە فیڕۆدانی کارەبا لە ساعت 42 بەرەو ژوور کەمە بێتەوە نیانوت سەرپێکی یاسایی نامێنێ و ئیتر باخ و ڤێلا و نازانم ئینەکان ئەمە نامێنێ باشە وەسعی کارەبا باشتر بووە یا خراپتر بووە ساعاتەکانی پێدانی کارەبا باشتر بووە یا خراپتر بووە بێگومان خراپتر بووە خۆ ئەبواە بە فیڕۆدان کەم بۆایەتەوە سەرپێکی کەم بۆایەتەوە ئەبواە کاتژمێرەکانی پێدانی کارەبا زیای بکردە ئەبواە یعنی لانی کەم ئەو ئینتاجی پێداویستی خۆمان هەیە بمانتوانایە بمان کردە بەڵام ناتوانێت کۆمپانیا کردی بڵێ بەڵێ دانانی پێوەرەکان کۆمپانیا کردوێتی حتا پێوەرەکانیش لەسەر حکوومەت یاریێمی کوردستانە حدودی 300 میلیۆن دلار لە داهاتی نۆ لە سین کڕیوانە ئەم پێوەرانە باش بەس سەبارەت بە ئەوەی کە کۆمپانیایەکی تر هەر لە بڵێنە مجارێم بۆ کۆکردنەوەی پارەی خۆڵ و خواشاکە جارێتەنە لە سومی سلێمانیە وەکو تێستێک لە سلێمانیە لە هەولێریش حەکیمەوەکیش دەبێت دواتر کاک حەکیم سەیریکە ئێمە خۆمان گومانێکمان لا دروست بووە ئەو زەخت و زۆرەی لە سلێمانی ئاکرێت لە دۆک و لە هەولێرانیە عریزە نووسینی بەڕێوەبەرایەتیات و چۆ لە هەولێر و دۆکان نییە پێشتر 5,000 بێسە 15 بۆ 20,000 باشە بەڵێ ئەوەی هەمووی زیادی کردووە یعنی کە ئەنەما هەرێمی کوردستان قەتەر بێ کە ئەنەما هەرێمی کوردستان سین بێ کە ئەنەما هەرێمی کوردستان ئیمارات بێ بابە تۆ ریفراندۆمێکە کردووە خەڵکە بە 20 ساڵ گەڕانوەتە دواوە تۆ بە ناوی سەربەخۆیی فرۆشتنی نەوتەوە ئێستا دەست لە بەغا پانەکەیتەوە گەشەی ئابووری تۆ چی بووە بازار و کار و کاسبی وڵاتیان چی بووە کاک حەکیم ڕۆژ بە ڕۆژ لە سنوورەکانەوە تۆ باجی زیاتر و ڕسوماتی گومرگی زیاتر خستووەتە سەر ئایتم و موادانی کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە بڕۆسەی شتومەکە چەند گران بووە لە بەنزینەوە بیگرە لە غازەوە بیگرە لە برنجەوە بیگرە لە شەکرەوە بیگرە لە ڕۆنەوە بیگرە حتا لە هەرچی موادێکە پێداویستی ڕۆژانەی خەڵکە بزانم لە ساعات چەند ڕۆیشتووەتە سەری هەمووی لە ساعت 30 ڕۆیشتووەتە سەری تۆ هەڵاوسانێکی گەورە دروست بووە لەم لاوە هاتووی باج و ڕسوماتە زیا کردووە هەموو ئەتیمادی ئەم حکومەتەش کە خۆی ئەڵێ لە ساڵنەوەتی لەسەر موچەیە ئەوش دۆخی موچەکەیەتی کای بینی دێ بۆیە 25 مانگ موچە بووە خسیانە ساڵی تازەوە ئۆتۆماتیکی تۆ لە ساڵی 2023 کە 11 موچە داوە 12 موچە نەداوە ئەمەی لە ساڵی تازەوە دەست پێ ئەکا لە 1-2 مانگەوە تاهۆی ترە ما بێتە ئەمری واخا کە موچەی مانگی یەکەم موچەی مانگی 12 نییە ئەگەر مانگی 12 بێ لە کۆتایی ساڵی داهاتووە هەر موچەیەکە ئەڕوا فەوتێ یعنی تۆ بە 12 مانگکە موچەی 11 مانگەیە ئەمە دۆخی لە سەدا 90 تخوا عەفوم کەی لە سەدا 90 کار و کەسابەت و ژیان و گوزەرانی خەڵک جوڵەی بازار لەسەر ئەم موچەیە ئەمیش دۆخی موچەکەیە کاکەی بەزووتر ئێستا بۆ نمونە کامێرەی چاودێریەکە هەر لە سلێمانیە ئەوەی عریزە نووسەکە لە سلێمانیە جارێ پارەی خۆڵ و خاشاکی شەر لە سلێمانیە بەڵێ بۆ یعنی ئەو کۆمپانیایەوە دەست پێ بکەن ئەو بڕگەم بۆ تەواو نەکردی گومانم وەکو خۆم وەکو ئەندامێکی پەرلەمان گومانم بۆ دروست بووە لە ناو ئەنجومەنی وەزیرانی شام ئاسانکاری بۆ هەنێک لە کۆمپانیەکان کرد بخۆم پێم وایە ئەو زەخت و زۆرە بۆ سەر خەڵکی سلێمانیە ینی بۆ ئەوەی کە فشاری زیاتر زەختی زیاتر لەسەر سلێمانی بکرێ چۆن لە مەسلەی داهاتە لە مەسلەی پرۆژەکانە لە مەسلەی بەندا و جادەوبان و لە هەرچی مەسایلی تر هەیە زەختێکی زۆر کراوەتە سلێمانی لەم پرۆسانشە زەختێکی زۆر لەسەر سلێمانیە ئەو ماوەی پێشۆ کە ڕایگیرە پارەی قەبرە هەڵکردنیان نەدا بە کۆمپانیاکە حەکیم یەک نمونەی تری بۆ باسەکەم تۆ ئەزانی بەڕێوەبەرایەتی شارەوانی سلێمانی وەزارەتی شارەوانی ئەو کۆمەڵێ مڵکی هەیە کۆمەڵێ مڵکی هەیە خۆ تەزانی شارەوانەکان مڵکیان هەیە دراوە بەکرێ دوکان و کۆمەڵش ئەم داهاتی وەرگرتنی مڵکەکانی خۆی داوە بە کۆمپانیا جگە ئەم کۆمپانیا نە هەر وەرگرتنی داهاتی بەس مڵکەکانی نەک مڵکیش هەر نووسراوە ئاوا نووسراوە وەرگرتنی داهاتی شارەوانی دراوە بە کۆمپانیا کۆمپانیایەکە ناوی کۆمپانیا چیمەنە ئەم کۆمپانیا لە ماوەی ڕابردووە داوای قەید کردووە مەهزەلەکە لێرایە داوای قەید کردووە نووسەتی من زەرەرمەند بوو یعنی تۆ کۆمپانیایەک ڕابسپێری بڕوە داهاتی مڵکەکانی شارەوانی کۆبکاتەوە یەک چەند ئیشێکی تری پێ ڕاستپێرابێ لە چی یا زەرری کردووە چی کڕیوە چی جیازێکی کڕیوە چی پارەیەکی خەرچی عەفوم کەی خۆ تەواو نەبووە بۆستا داوای 3 ملیار دینار قەرەبووی لە حکومەت کردووە ئەم کۆمپانیا حکومەت وەڵامی چی بووە داواکاری گشتی هاتووەتە سەرخەت هەفتەی پێشوو کەیسەکەی دۆڕانەوە باشە لە سلێمانی ئەمە ڕووەدا باش بەس ئەو زەختە یەکێتی خۆی تێدا بەشداری سەرەکی نییە بکەری سەرەکی نییە لێرە هیچ کۆمپانیایەک ئەمە لە بنیوەرگرە
هیچ کۆمپانیای هیچ کەسێک ناتوانێت ئەم پرۆژانە وەربگرێ بەبێ یەکێتی نیشتمانی کوردستان بەبێ دەسەڵاتی ئیداری ئەم شارە هیچ کەسێک ناتوانێت وەری بگرێت لە کام کۆمپانیا لە کام باج لە کام ڕسومات لە کام پرۆژە لە کام پرس کە درابێتە کەرتی تایبەت دەسەڵاتی ئیداری ئەم شارە لێ بەرپرسە وەک شخصەیەکەمەکانی دەسەڵاتدارانی ئەم زۆنە لێ بەرپرسە. باشە بەس حکومەت ناتوانێت خۆی پارەی ئاوە پارەی خۆڵ و خاشاکە یاخود ئەو پرۆسانە خۆشی جێبەجێ کارمەندی کەمە حکومەت خۆی کاک حەکی ملیۆنێک و 250,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستان هەیە ئەوە بە کۆی گشتی بەکۆی گشتی بەڵێ بەکۆی گشتی ملیۆنێک و 250,000 فەرمانبەر هەیە ئەمەش نمونە بۆ هێنمەوەی تر تەعمیمیەکەین بەسەر حکومەتەکەیە بەڕێوبەرایەتی ئاوی هەرێم 7,000 بۆ 8,000 مۆزەفی هەیە باش کۆی پرۆسەکەی داوە بە کۆمپانیایك بە 150 مۆزەف ئەنی کۆمپانیای کە چی دەکات بەڵێ ئەو کۆمپانیایکە کری ئاوانە وەرەگرێ بەڵێ ئەوەی کە پێوەری ئاو کری ئاو وەرەگرێ 150 کارمەند بەڵێ لە سلێمانیا 150 کارمەندە هەرەوەنێ یعنی کۆی پرسەکەی داوە بە کۆمپانیایەک تۆ 7,000 مۆزەفی خۆتە هەبێ بیدەی بە کۆمپانیای بە 150 فەرمانبەرەوە بەڕێبەرایەتی شارەوانی یان وەزارەتی شارەوانی تەمویلی موچەی ماڵنگانەیان 23 ملیار دینارە 23 ملیار دینار یەک لە سەردەی کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە سا 67 کۆی یشەکانی داوە بە کەرتی تایبەت باش باز دەکرێت کە 40,000 فەرمانبەرێکیان هەیە بەڵێ بە موچەکەیان بێ ئەوەنە فەرمانبەریان هەیە تۆ بە 40,000 فەرمانبەرەوە نەتوانی وەصلێ بۆ خەڵک بنووسی بڵێ تۆ پارەی ئاو ئەوەنە بۆ هاتووەتەوە نەتوانی وەصلێ بۆ خەڵک بنووسی بڵێ پارەی خۆڵ و خاشاک ئەوەنە بۆ هاتووەتەوە ئەخر مشکیلەکە ئەوەیە کاک حەکیم خۆجاران خەڵک خۆی ڕۆی پارەیەدا خۆی پارەی ئاوێدا خۆی ئەڕۆی پارەی کارەبایەدا خۆی ڕۆی پارەی خۆڵ و هینێدا ئێستا کۆمپانیەکە ڕاتە بەردەمی ماڵەکە خەڵک حسابی بۆ ناکات چکە مەبلەغی گەورە هاتووەتەوە تۆ بزانە زەرەری ئەمە چییە هەر ماڵێک 5,000 دینار بدا بۆ خۆڵ و خاشاک کە مەمنوع نەبیدا هەر ماڵێک هەر هاوڵاتیەک بەس ماڵ حسابکە واز لە منطقی سەناعی واز لە دوکانار واز لە پیشەوەر واز لە هەموو ئەوانە بێنە ئەزانی ساڵانە چایەکە کاک حەکیم 7 بۆ 8 ملیار دینار حکومەت داهاتیە بێ 7 بۆ 8 ملیار دینار ساڵانە حکومەت داهاتیە بێ بەس پارەی بەس بۆ خۆڵ و خاشاک بەس بۆ خۆڵ و خاشاک ئەگەر خۆی کاتەوە فەرموو بزانم ئێستا داهاتی حکومەتی هەرێمی کوردستان چەنە بەو زەخت و زۆر و بۆ هەڕەشە و بۆ مەبلەغە گەورانە تۆ 700,000 کابرا بۆ هاتووەتەوە چۆن پارەی خۆڵ و خاشاکەدا کە پێش 5,000 دیناری داوە قسەمان لەگەڵ هاوڵاتیەکە دوتی من پارەی خۆڵ و خاشاکەم نەداوای چەند مانگەی 45,000 غەرامەشیان بۆ نووسیوم دواکەوتنەکە حەقی دواکەوتنەکە نابێ ئەوە نایاساییە من لێرەوە داوا لە هەر کەسێکەکەم ئەو مەبلەغانەی بۆ هاتوۆتەوە یا هەر جۆرە غەرامەیە کراوە سزا لە ئاو لە خۆڵ و خاشاک ئەوە هیچ نەیدا بەڵام ئەگەر بشتوانێت کاکە من خۆم مەحامی بۆ دابینەکەم با بڕات داوا قەیدکە ئێمە چاودێری کەیسەکەیەکەین ئەرشیباتەوە ئێستا ئەو هاوڵاتیانەی کە پارێکی زۆری خۆڵ و خاشاک و پێوەری ئاویش سزاکەیان بۆ هاتوۆتەوە ئەگەر نەیدەن و سکاڵات تۆمارکەن جەناب دامەدەی مەحامیان بۆ بەڵێ بێگومان ئامادەم مەحامیان لەسەر هینی خۆم بۆ دابینەکەم و خۆشمان وەکو پەرلەمانی کوردستان چاودێری کەیسەکەیانە بین و پرس و ڕامان بە چەندین خەڵک کردووە کە خەڵکی قانونی و خەڵکی بەرز و باڵای ئەم وڵاتەن کۆی پرۆسەکە ناقانونیە ئەسڵەن پێش هاوڵاتی کە داواقیت کە یعنی سەیرە کە داواکاری گشتی لەسەر ئەم پرسانە نایەت خەتکاکە ئەزانی من قسەم لەگەڵیانە کردووە 100% هاوڕان کە ئەمە پرۆسەیەکی نایاساییە 100% هاوڕان کە ئەمە زوڵمە لە خەڵکەکە بەڵام بۆچی ئەم دۆسیانە ناجوڵێن بێ هۆکارەکەی چییە؟ ڕەنگە بەشێکی ئیهمالی ئێمە بێ وەکو ئیهمالی بەڵێ بەشێکی ئیهمالی ئێمە بێ بەڵام بەشێکیشی پەیوەندی بە خۆیانەوە هەیە کە ئەبێ ئەم داوایانە بجوڵێنن لیژەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان پێویستە بێتە سەرخەت هەرچەندەوان هەوڵێکی باشیانە لە مەسەلەی پێوەری ئەوە خەریکاگەینە جۆرێک لە چارەسەر ئەبێ بێنە سەرخەت بۆ ئەم پرسەش بۆ مەسەلەی خۆڵ و خاشاک بۆ ڕسوماتی تابلۆ حتا بەڕێزان لە وەزارەتی ناوخۆ بۆ مەسەلەی کە ئەم کامێرەکانی هاتوچۆ بۆ مەسەلەی عریزە نووسین یعنی من لێرە داواکەم هەر پەرلەمانتاریەکی لەم فیانە بگرێ یەکێ پێوەری ئاوێکی خۆڵ و خاشاک یەکێک هەر جۆرێ لەم ڕسوماتانە بگرێ بڕوا بکە ئەگەینە نەتیجە و پێویستە لەمەشا خەڵک ئەو کار بێ خەڵک کۆ دەنگ بێ خەڵک یەک دەنگ بێ یعنی
کە ئێمە ئەڵێن نەیدا نایاسایە نەیدا ئەم پارێکگرفتی بۆ دوزیێنەنگە ئێستا مامەڵەیەکی بێت لە فەرمانەکانی حکوومەت بڵێن تۆ باجوماتر لەسەرگەرەوە ئەم قسەی جەنابە دقیقە من بە عام قساکەم من باسی بۆ نمونە ملیۆنێ هاوبەشەکەم من باسی حاڵەت ناکەم کابرا بۆ نمونە خانوویەکی داوا بکرێ ئەڕوات لێی وەرەگرن من باسی ئەوە ناکەم ئەمە حاڵەتە بۆ نمونە 100 کەسە 200 کەسە 1000 کەسە بەس من باسی ملیۆنێکەکەم من باسی چارەسەر بۆ ملیۆنێ خەڵکەکەم لە مەسەلەی ئاوا خەریکا گەینە چارەسەریش ئەوانەی تریش بە هەمان شێوە ئێستا بۆ نمونە لە خۆڵ و خاشاکە بۆ ئەم مەبلەغانە بدرێ کاکە لە مەسەلەی پێوەری ئاوە کاک حەکیم خەڵکە بوو 200,000 دیناری یا بوو دوای غرامەکاتە 80,000 پارەکەیان بۆ گەڕانەوە نەخێر ئەبەدەن پارەکەی ڕۆی هەروەک وایە قسم بێت ئاوە پارەکەی خەڵکە بوو بۆ نمونە پارەکەی لەسەر کەڵەکە بوو لە ترسا ڕۆیش بوو ئەم پارەی یا بوو بۆیان گەڕانەوە جارێ 100,000 جارێ 500,000 بوو جارێ 200,000 بوو جارێ 100,000 بوو ئەم مەبلەغانە لە خەڵک وەرگیراوە حاڵەتانەی کە تۆ باسەکەی ڕۆیشتوە خانۆکەی فرۆشتووە خانۆکەی داوە بکرێ ئەم پارانەی لێ وەرگیراوە باشە دوایی کە غەرامە هاتە 80,000 دینار وا خەریکە ئەم هەشایەش لا ئەبرێ ئەم غەرامەیە لا ئەبرێ ئەم پارەی ئەگەڕێنەوە بۆ خەڵک بێگومان نایجێڕن بەس پێوەری ئاوە کە سەرتاسەری بووایە بڵێن وەرگرتنی سەرتاسەریە بەس کۆمپانیەکانەوانی ژیاواز تۆ سەیری دوو ئیدارەی کە کاک حەکیم یعنی هەرێمێک ئەگەر ئیدارەدانی باش بێ حکومڕانیەکی باش بێ چی پێویستەکە بۆ نمونە لە مەسەلە بۆ وەکو ئاو باسەکەین باش لە ئاوە 15 کۆمپانیا بەس ئیشی پێوە بکە 3 کۆمپانیا بەس ئیشی وەرگرتنی کرێ ئاو بکە لە مەسەلەی خاڵ و خۆڵ و خاشاکە چی پێویستەکە کۆمپانیایەک لێرە هەبێ سبێنێ کۆمپانیایەک لە هەولێر و دووەکدانن باشە بۆ یە کۆمپانیا هەموو پرۆسەکە ناباتە ڕێوە باشە بۆ یە کۆمپانیا ئیشی ڕیسایکلین ناکە کۆکردنەوە ناکە ئیشی وەرگرتنی پارە لە این ناکە ئەگەر هەر ئەدرێ بەکەرتی تایبەت باش کاتمان زۆر کەمەوە سەبارەت بۆی هەر کۆمپانیایەک لە سروی سلێمانی بڕی سزاشی دیاری کرد بوو جەنابش لە ناوپەڕەما ئاماژەت پێ دەنازانم بەکارهێنانی کیسی بەکارهێنانی ئەوانم کۆمپانیای بیڤانی ناوە تۆ سەیری کە چی سزای بە کورتی بێ سزاکە چیە کە دیاری کردووە بۆ نمونە ئەمە بۆی خەڵکی ڕەنگە خەڵکێکی یاسایش هەبێ سەیری ئێمە کاک حەکیم بۆ ئەوەی کە هەر قایمەکە و بە تەواوەتی بۆ بخوێنەوە بزانم ئیشی ناقانونیەکەی ئەم کۆمپانیا لەکوێیە باش حکوومەتیش کە اینی کردو سەیریکە خشتەی جۆری تاوان و بڕی تاوان بۆ ئاکار بە پێی فەرمانی وەزارەتی شارەوانی باسی هیچ دقێکی یاسایی نەکردووە باسی هیچ بەرگەوی مادەیەکی نەکردووە ئەخر تاوان هەر وەکو جەریمەیە وەکو وایە تۆ خەڵکێک بکوژی ئەبێت لە قانونە هاتبێ کە تۆ کەسێکە کوژ ینی سزاکە و چییە ئێمە نیەتی لە هیچ قانونی ئەم تاوانان کە دیاری کردووە ئەڵێ فرێدانی خۆڵ و خاشاک و بەکارنێنانی کیسەی نایلۆن یعنی کیسەی نایلۆن لە هەموو دنیاوان من ئەکرێ چکە بۆ 100 ساڵ ئەمێنێتەوە ئەم کردوێتی بە ئیجباری ئەبێ کیسەی لایلۆن بەکاربێنی ئەگەر بەکارینێنی 50,000 غەرامی دانانی حاوی خۆڵ بە پێی قەباری خاشاکی شوێنەکە دانەنانی حاوی خۆڵ واتە تۆ 100 لێکەی هەیە بەڵام خاشاکە و زیاترە 75,000 غەرامی باشە دانانی بەڵێ هەرم کۆمپانیای بیڤان باش بۆ بەڵێندەرایەتی گشتی سنووردار باش سەیریکە دانانی کەرەسەی زیادە تۆ لە ماڵەوە هەنێ جلوبەرگێ هەیە هەنێ نانێ هەیە خۆ نان فڕێ نادرێ هەنێ کەرەستەی هینێ هەیە ئەتەوێت لە تەنیشتی فڕێ بی بێن فڕێ بن ئەزانی غەرامەکەی چەند ئەمە کاک حەکیم 250,000 دینار باش 250,000 دینار نووسراوە بە فیڕۆدانی ئاو 100,000 دینار بە فیر ئاو تۆ ڕێنمایەکە بۆ دەرکردووە کە سڕف نایاسایە لێرە هاتووی نووسی کە بە فیڕۆدانی ئاو 100,000 دینار غەرامە بەکارێنانی شۆسە و شەقام لەلایەن شوێنە بازرگانیەکانەوە کابرا قەتایەک دانا لەسەر هینێک 500,000 غەرامەکەیەتی کاک حەکیم 500,000 دینار سزاکەیەتی باش لەم ڕۆژانەیە وەکو دەستکەوتێک ئەو کەناڵانەی کە نزیکن لە سەرۆکی حکوومەتەوە طبعا من لەگەڵ ئەمە ئاکارانەیە نیم خەڵک شتشت فڕێبا ئەو پەیوەندی بە ئەخلاقی شخصی خەڵکەکەەوە ئەبێ ئەمە ڕێک بخرێتەوە بەڵام بەش شێوازە ناکرێت لەم هەرێمەیە کاک حەکیم تۆ لافاو هاتووە نیوەی هەولێری بردووە بە سەدان ماڵزیانی پێگەیشتووە قڕوق چڵپا ڕۆیشتووەتە ماڵەکانەوە بەڵام تۆ هاتووی شانازی بە واکەی کەسێک لێنسێکی فڕێداوە بۆ نمونە ئەوەنە غەرامە خستووە بۆ نمونە کەسێک کەرەستەیەکی زیادە دابنێتەوە 500,000 دینار غەرامەی بکەی یا قەتایەک دابنێ 500,000 دینار غەرامەی بکەی باشە شەقام و جادەوبانەکانی ئەم وڵاتە هی ئەوەن کە خەڵک ئەم باجە زۆرە بدا تۆ ئۆتۆبانێ جادەی دووسایی دێ
تۆ بەس ساڵانە سێ بەقەدەر شەڕی داعش بەس خەڵکت یاچێ خەڵک ئەندامە بێ خەڵک ئەمرێ بە حادیسەی هاتوچۆ لە جادەوبانەکانتە باش ئەمە هین ئەوەیە کە تۆ کلێنسێک فڕێبیت تۆ بڵێ وەڵام من 600,000 دینار غەرامەی خەڵکەکەم لەم دۆخەشە لەم وەزایە کە خەڵکی تێکەوتو ئەڵبەت من پێم وتم لەگەڵ ئەم جۆرە ئاکارەیە نیم بەڵام جادەوبان و باش ئێستا دەبێت چی دارەدانی ئەم سپاس دەکەم دەبێت چی بکرێت کاک حەکیم زۆر بە کورتی پێویستە حکوومەت خۆی بە تەنگی خۆیەوە بێ بە تەنگ داهات و پاری خۆیەوە بێ باش هەر لە دنیای وایە کاک حەکیم ئەزانی وەکو چی وایە ئەم حکوومەتە وەکو وایە کابرایەکی مفلیس لە ماڵەوە کابرایەکی مفلیس لە ماڵەوە پاڵی یابێتەوە هیچ ئیشێک نەکە بەڵام خزمەتگوزارێکی گرتی بێ چای بۆ بێنێ خزمەتگوزارێکی گرت بێ ئاوی بۆ بێنێ خزمەتگوزارێکی گرت بێ گۆرەوەکانی بۆ شووا خزمەتگوزارێکی یعنی ماڵانە بەس قەرز بکا بۆم خزمەتگوزارانە ئێمە حکوومەتە وایە ئەم حکوومەتە داهات و پارەی خۆی پێک کۆ ناکرێتەوە بە 1,200,000 فەرمانبەرەوە کۆمپانیایەکی گرتووە عریزەی بۆ بنووسێ کۆمپانیایەکی گرتووە خۆڵ و خاشاکی بۆ فرێدا کۆمپانیایەکی گرتووە خۆڵ و خاشاکی بۆ لە ناوبەرێ کۆمپانیایەکی گرتووە وەسڵ بۆ خەڵک بنووسێ کۆمپانیایەکی کاکە 27 کۆمپانیا بەس لە خاڵە سنوورەکان هەیە کاک حەکیم حکوومەتێک بە 1,250,000 موچەخۆرەوە نەتوانێت ئەمە بکە ئێوەکو کابرای مفلیس وایە یعنی کابرا سنتێکی نییە دینارێکی نییە بەڵام کرێتی کۆمپانیەکانە بەڵێ کرێتی کۆمپانیەکانە حکوومەت کرێکی حیزبە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە باش دو پرسیان بەسەر پشووی سەری ساڵ و دواخستنی موچە هەندێک بەرپرسی ڕۆژ بوونە دەرەوە سەرنجێکت هەبوو لەسەرەوە ڤیدیۆشیان بڵاو بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ خۆیان کاک حەکیم طبعا وایە 25 مانگ طبعا وایە ئەم کابینەیە سەرۆکی حکوومەت قەرزی بکردە بەس لە 25 مانگ دەستی بە دابەشکردنی موچە کردا چکە و بەڵێنی خۆی بوو وعدی خۆی بوو کاتی خۆی کە دای ئەو کاتی کە موچە چاک بوو وتی بەڵێن بێ لە هەموو 25 مانگەوە ئێمە دەست بە دابەشکردنی موچە ئەکەین موچە ڕۆبع بێ نیو بێ هەمووی بێ ئێمە دەست پێکەین عەفو بکەین بۆ مەسەلەی بەرپرسان پشۆکانی بەرپرسان بڕۆ سەیری ئەمریکا وڵاتانی ترکە هەمووی 2 ڕۆژ 3 ڕۆژ پشووی سەری ساڵە بەڵام چونکە بەرپرس هەمووی سەفەرەکە هەمووی هەفتە و 2 هەفتەوانەی پێچێ پشووی سەری ساڵ نییە ئەمە پشووی بەرپرسانە پشووی خەڵک نییە پشووی سەری ساڵ نییە بەڵکو پشووە بۆ بەرپرسان ڕێکخراوە و لە زمنی ئەمەشیان خۆستەوە بۆ کە موچە دواب بکەوێ خستیانە مانگی یەکەوە ئۆتۆماتیکی موچە ڕۆیشتەوە مانگی یەک سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاوان محەممەد نای پەرلەمانی کوردستان کە لە بەشی یەکەم لەگەڵمان بووی بەڵە بینێرانی بەڕێز لە بەشی دوم لە دوای ناوبڕەکە لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس پەرلەمانتاری پێشووی عێراق باز لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق و پەسەندنی ئەنجامی هەڵبژاردنەکان دەکەین لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبهەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان دەمەویستم بەڕێز بزانم دوای 2 مانگ و تقریباً 20 ڕۆژ دادگای فیدراڵی ئەنجامەکانی پەسەند کرد پەسەندکردنی ئەم ئەنجامانە لەژێر فشار بوو یاخود بۆچی ئەوەندە ژواکەوت زۆر سپاس دەکەم کاک حەکیم سڵاو ڕێز بۆ تاوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەتاکید هەردوو حاڵەتەکەی تیا بوو یعنی ئێمە ئاگادارین کە فشارێکی زۆر لە سەر محکەمەی اتحادیە بوو دادگای باڵای فیدراڵی بۆ ئەوەی کە ئەنجامەکان پەسەند بکرێ بە تایبەتی نەگاتە ساڵێکی تر و لە کۆتایی ئەم ساڵا بێ و ئەمەش پەیوەندی بۆ جۆرە غوبنە هەبوو کە هەندێک لایانی سیاسی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەیەیان بوو لەسەر شێوازی دەنگدان و تەزویرات و ئالیەتی ئەلکترۆنی و کۆمەڵشتی تری لەو بابەتە و من پێم وایە لە دوای 2005ەوە کە ئینتیخابات لە عێراقا هەیە ئەمە یەکەمین جارە محکەمەی اتحادی ئەوەی پێ بچێت لە تەصدیقکردنی ئەنجامەکانە ڕاستە ساڵی 2010 ئەوەی مالکی تەشکیلکردنی حکوومەت 7 مانگی پێچوو بەڵام تەصدیقکردنی با بڵێین نەتائیجی ئینتیخابات زۆر دواکەوت ئەم جارە و ئەمەیش هەم گوشاری ناوخۆیی هەم گوشاری دەرەکی ڕۆڵی هەبوو لە ڕاستیە باش بە زۆر کوولانە ئەوانەی کە بڵین زەرمەند و لە هەڵبژاردنەکە بە تایبەتی بڵین هەمانگی سوارچی هەمانگی شیعەکان ئەوان هیچیان دەستکەوتووە لە پێکەنانی حکوومەت کە ئێستا دەڵێن پێشوازی لە بڕیارەکەی دادگا دەکەن حتمما جۆرێک لە ڕێکەوتن هەیە و ئەمانە هەموو ئەو پەلەقاژەیە کە کردیان لە مزاهرات لە بەیان دەرکردن و لە بایکۆتکردن و کۆمەڵشتی تری لەو بابەتە چوونە ناوچەی سەوز هەڕەشەکردن لە دادگای باڵا هەڕەشەکردن لەلایەنە سیاسیەکانی تر لە تێکدانی پرۆسی سیاسی لە حکوومەت لە چی لەمانە پەیوەندی بەم بۆ بوو کە چیان دەسەکەوێ شتێکی زیاتر بۆ ئەوەی کە بەشداری بکەن بەڵام هەندێک حاڵەتەیە دەرەکەوتنیان کردووە ڕێکەوتنەکە دیارە بەر لە پەسەندکردنی ئەنجامەکانی ڕێکەوتنەوەیە کە با بڵێن ڕەنگە لە مەسلەی کۆتا هەرچەند ئەوی ژەگلایی بووە بەڵام هەندێک کورسیان دانێ ئەگەر ئاگاداربی هەندێک گۆڕانکاری لە کورسی کەماکرا بەڵام کاریگەری نەبوو لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئەمە لەلایەک لایەکی تریشەوە لە کاتی پێگەنانی حکوومەتە بە تاکید ئەم لایەنانەی کە لە ناو چوارچێوەدا نەک هەمویان یعنی ئێستا بۆ نمونە عەمەر حەکیم ئەمڕۆ بەڕاستە و خۆیی وتی ئێمە بەشدار نابین لە ناو حکوومەتەکەیە بەڵام هادی ئامری و عەبادی ئەمانە خۆی کاتی خۆشی هەر جۆرێک لە بە تایبەتی عەبادی لەگەڵ سەدرەکانە هینی هەبووە تێگەیشتنی هەبووە ئەکرێت حسابی کورسی نەکرێ بۆ ئەوەی کە بەشدار بن لە حکوومەتە بەڵام یەک خاڵ هەیە زۆر گرنگە ئەویژەوەیە کە سەدر کە براوەی یەکەمی ئینتیخاباتەکەیە تأکید لەسەر حکوومەتی زۆرینە ئەکاتەوە حکوومەتی زۆرینە مۆدیلێکی نوێ ئەبێ لە ناو تا ئێستا نەبووە حکوومەتی زۆرینە حکوومەتی زۆرینە چییە؟ حکوومەتی زۆرینە بە شێوەیە کە بێ بۆ نمونە زۆرینەیەک لە شیعە لەگەڵ زۆرینەیەک لە کورد و کۆزۆرینەیەک لە سونە مەرجنی هەمووی بێ ڕەنگە لە 50 زائید یەکی شیعە بەشدار بێ ئیتر هەرچەندێک هەیە و کورد و سونەش بەو شێوەیە ئەمە پێڵێن حکوومەتی زۆرینە ئەم حکوومەتە ئەوانەی کە بەشدار نابن ئەبنە ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە یعنی ئۆپۆزیسیۆنێکی پەرلەمانی بۆ یەکەمین جار دروستە بێ هەتا ئێستا ئاماژەکان بۆ ئەو ئەچن چکە مقتەدا سەدر تەکی دەکاتەوە یان من دروستی ئەەکەم یان ئێوە دروستی بەس دەتوانێت سەدرەوە بکە یاخود چوارچێوی هەمانگی شیعەکانی چکەسە باز دەکەێت بەڕێکەوتنیان خوێن کورسەکانی نزیکە لە سەدرەوە سەدر 73 تقریبا نزیکی بڵین بیرت نەچێ چوارچێوەی هەمانگی منەظەم نییە وەکو کورد ئەوەی سەدر یعنی ئەگەر نزیکیش بێ لە هەفتاکەوە لە ڕاستیە ئەمانە مەجای لێکترازان هەیە مەجای ئەوە هەیە پەرلەمانتار سەنگەر بگوازێتەوە ینی کوتلە هەڵوەشێتەوە بە تایبەتی لە پەرلەمانی عێراقا زۆر لەما بووە بەڵام ئەوەی سەدر زۆر منەظەمە با هەموو شێوەیەک بە یەک ئیعازی مقتەدا سەدر ئەچنە دەرەوە وازێنن ئیستیقالەکەن بەڵام لەوێ ئەمە ئەم شتە نییە لەبەر ئەم حاڵەتەیە کە زیاتر بەرەوە چێ کە حکوومەتەکە یان سەدرێکی تەواو بێ یان پەنجەی سەدری پێوە دیار بێ بڵێن کەسێک بێ کە ئۆکەی سەدری لەگەڵا بێ هەلی بۆ نمونە ئەگەر بەسەر ئەوە بە تەواوەتی ڕێک نەکەوت مدە دەستوریەکە کۆتایی هات یان نزیک بێتەوە لەوەی کۆتایی بێ ڕەنگە مقتەدا
ڕازی بێ بەوەی کە جارێکی تر کازمی دامنرێتەوە لە کاتێکا کە کازمی زۆر لەگەڵ سەدرریەکانە نزیک بووە لە کاتێکا کە بایکۆتی کرد کە هاتەوە کە لە قانون دەرچوونی قانونی انتخابات لە پرۆسی هەڵبژاردن هەموو ئەمانە ڕازیبوونێکی باشی سەدرریەکانی بۆ دەستهێناوە کازمی بۆیە دەبینین ئەم مۆدیلەی کە دروسە بێ لە ناو پەرلەمان و لە حکوومەتە شتێکی تازە ئەبێ هەروەکو چۆن مۆدیلی ئینتیخاباتەکە قانونی ئینتیخاباتەکە شتێکی تازە بوو مۆدیلێکی تازە بوو بەوەی کە بۆ یەکەمین جار بازنەکان لە 18 پارێزگاوە لە 18 بازنەوە کرا بە 83 بازنە ئەمەش زۆر لایەنی تووشی شۆک کرد بە تایبەتی ئەو لایەنانەی کە ئەتوانم بڵێم لە فەنی ئینتیخابی تیانەگەشتە بوون یان با بڵێن دەستگایەکی ئینتیخابی شارەزا و پسپۆڕ و پرۆفیشناڵیان نەبوو بەڵام ئەو لایەنانەی بەعکسەوە کە منەظەم بوون کە دەستگایەکی هەڵبژاردننی پرۆفیشناڵی شارەزایان هەبوو لە ئینتیخابات توانیان دەمنەکانیان بە خەسار نەچێت باسی سەدر دەکرێت کە 800,000 کێ عامری 400,000 وایە ئێستا من باسیەوە ویستم باسیەوەکەم بۆ نمونە سەدر خۆی ئەو دەنگانەی کە هێناوێتی هەمووی ئەڵێ فیت خسوێت هێناو سندوقەکەەوە بۆ بە کورسی بەڵام ئەوانەی هادی ئامری کە نزیکەی 400,000 دەنگیەیە چواردە کورسیە نابوو لە ئەخیرە ئەم بۆیان کرد بە حەبە باشە چواردە بۆ 800 کە 800 نییە بڵین لە 150 نیە سەدر 73 کورسیە ناوە ئەو چواردە کورسیە ناوە دەبولانی کەم 35 ئەبواە 35 کورسیەنە یعنی ڕبعێکی ئەویە ناوە کەواتر لە 150 زەرری کردووە یعنی ئەگەر هەر دەمەکانی خۆشی وەکو ئەوانەی سەدرریەکان فەنی ئینتیخابی و بازنەی ئینتیخابی لە بازنەکان و لە مەحافەزەکانە وەکو خۆی بواە بۆ نمونە لە شوێنەکە تۆ نابێت دوو کاندیدە دەبێ بۆ کە دوو کاندیدە دەبوو کەسیان دەرناچێ ئەوەی سەدر دەرەچێ ئەوەی سەدر بە یەک بە دەمێکی کەم لە هەردووکیانە باتەوە جا ئەمە لێرەوە شتێکی کەمان پێڵێ کاک حەکیم با بەوردی شیکەینەوە ئەمە پێمانەڵێ ئەو کەسانەی کە بە کورسی دۆڕاون مەرج نییە بە شەقام دۆڕابن ئەمە پێمانەڵێ ئەو کەسانەی کە کورسی کەمیانێناوە دەنگیان لەدەست نیاوە بە ژمارەی دەنگ بەهێزن بەڵام بە ژمارەی کورسی و فەنی ئینتیخابی دۆڕاون کەواتە ئەمانە لە هەر ئان و ساتێکە ئەکرێ بتوانن گوشار بخەنە سەر حکوومەتی داهاتوو ئەگەر ئۆپۆزیسیۆن بن ئەگەر ئۆپۆزیسیۆن بن ئەتوانن گوشار بکەن زمینی حکوومەتی زۆرینەوەی کە سەدر بانگەشی بۆ دەکات لەبارە و پێ دوایە لە ناو سونەکێ دەگرێتەوە ئەگەر ئەمە پێک بێنێ لە ناو کورتکێ دەگرێتەوە خۆی بۆ زمینە لەباری مۆدیلێکی تازەیە و تەجروبەیە کە ئەتوانم بڵێم ڕەنگە شۆکی تیابێ بۆ هەندێک لایەنی سیاسی چکە بیری نەچێت لە ناو عملی سیاسی عێراقیە ئەو کەسەی کە ئەچێتە دەرەوەی عملیەکە قورس جارێکی ترسەر هەڵبداتەوە وردە وردە بەرەو بکانەوە ئەچێ لێرە هێز و قووەت و پارە و دەسەڵات و ئەمانە زۆر دەوری هەیە لەسەر حەسمکردنی پرۆسەی سیاسی و پرۆسەی ئینتیخابی یعنی بۆیە ئەم لایەنانەی چوارچێوەی هەمانگی ئەگەر دیقەت بێ هەتا شەویش هەتا ئەو ڕۆژەشی کە دوێنێ کە مسادقە کرا خۆپشاندانیان کرد چوونە بەردەم دادگا و خەریب و پەلاماری محکەمەی اتحادی بن بەڵام کە مسادقە کرا هادی عامری 2 ساعتی نەبرد پێشوازی کرد لە بڕیارەکەی چی بووە و نێنیە و پێشوازیە و داواکردن بۆ کشانەکە نیانەکە لەوای هەموو زەختێکی کرد بۆ شتێ بکا بە شتێ یان با بڵێن ئەگەر تانەکانی سەر بگرێ یان سەریش نەگرێت بۆ مستەقبل لە مەسلەی بەشداریکردنەکەی حسابی باشی بۆ بکرێ ئەوەشی کە با بڵێن پێشوازی لێ کرد ئەوەیە کە ئەڵێ من ناچمە دەرەوە لە پرۆسەکە چونکە چوونە دەرەوە کووتم بەشداری نەکردن یعنی تۆ لە ناو هێزان نابی لە ناو دەسەڵاتان نابی لە ناو پارە نابی کە لە ناو ئەمانەیان نەبووی تا 4 ساڵی تر وردە ئەپوکێتەوە و لە کاتێکە خۆشی ئەزانێ و کووتم 400,000 دەنگ هێناوە مالیکیە لەو زۆر زیاتری هێناوە یعنی ئەمانە هەمووی دەنن بۆیە لە ناو ئەم چوارچێوەیەدا مۆدیلێکی نوێ کەیەتە ئەو مۆدل لە حکوومەتی زۆرینە
لەناو سونەکان پێدوای کێ بەشدار بێت ناو کورداگەر حکومەتی زۆرینە پێک بێنرێ لە ناو سونەکانە ئەگەر بۆ شێوەیە بێ ڕەنگە حەلبوسی کوتلەکەی حەبلبوسی لەگەڵ یا بڕوە بەڵام کوتلەکەی بەرامبەریش کە خەنجەرە خەمیس خەنجەر زۆر بەهێزە ڕاستە لە ڕووی سەوتەوە لە ڕووی دەنگی کورسیەوە بەقەدەر ئەوان نییە بەڵام لە ڕۆی عمقی استراتیژی و پەیوەندی نێودەوڵەتیەوە زۆر بەهێزە خەمیس خەنجەر خۆی و لە ڕووی اقتصادیشەوە بەهێزە ئێستا ئەمان کاندیدیانەیە بۆ سەرۆکی پەرلەمان جەماعەتی خەنجەر حەلبوسی ئەوە خۆشی ئەو کوتلەیە کە 37 کورسیانەیە خۆی کاندیدە باش بەس باز دەوەکە کە گوایە بە پارەیەک لا بکرێتەوە سەرۆکی بڵین محەممەد حەلبوسی سەرۆکی ئەوپەیمانی تەقەدم پارە بدا بە خەمیس خەنجەردان چەندین ملیۆن دلار بۆ سەرۆکی پەرلەمانشتیوە هەیە باشە من یەکشت بە تۆ من ئاگام لە هەردووکیانە ئەوەی کە تۆ باسیەکەی لە ڕووی شخصیەوە حەلبوسی ئەگەر خاوەنی دینارێک بێ خەنجیر خاوەنی $100 ئەنی خەنجەر دۆڵەمەندترە ئەی تۆ ئەو بەچی لێ بەچی بەگەر بە پارە بێ یعنی حساب ناکرێ خەنجەر ئەوەدا بۆ معلوماتی خەنجەر بەڵێ لەبەرەوە ناتوانێ بەڵام ڕەنگە گوشاری نێودەوڵەتی لەسەر سونەکان بە تایبەتی وڵاتانی دراوسێ ئەوانەی کە کاریگەریان لەسەر سونەکانەیە لە ئینە هەتا تورکیا ئەمانە هەوڵدان ڕێکیان بخەن و لە وەزارەتەکانە حساب بۆ خەنجەر زیاتر بکرێ لە پەرسەرۆکایەتی پەرلەمانە بۆ حەلبوسی بێ بە تایبەتی ئەو خۆی لەو بوارەدا بووە حەلبوسی ئەندام پەرلەمان بووە سەرۆکی پەرلەمانە و لە هەمان کاتە ئەوەی کە سەیری طبیعەتی خەمیس خەنجەر خۆی ئەەکەی خۆی تااقەتی ئەمەی ناو پەرلەمانی نییە بەڕاستی پیاوێکی بزنسمان و ئەمانەیە نایەت خۆی بازرگانی بەڵێ خۆی بڵێ وازەحە نایە سەرۆکایەتی پەرلەمانکە بۆیە خۆشی کاندید نەکردووە ئێستا 4-5 کاندیدیان هەیە کوتلەی خەنجەر ئەمە بۆ چییە بۆ معاملەیە بۆ معاملەیە لەگەڵ خەنجەرە لەگەڵ وڵاتانە لەگەڵ لایەنە شێعەکانە ڕەنگە لە ئەخیرا کە ئیتر ڕەنگە بڵین تا 15 ڕۆژی ترکە کۆبنەوەی پەرلەمانەکرێ ئەو کاتە حەسم باشە باسیرەکە یاسایەکان دەکەین بەس بە نسبەت کوردەوە لەناو کورد پێدوای پارتیویشتی دووکیان بسنا حکومەتی زۆر نوێ یاخود لایەکیان زیاتر نزیکتر لە سەدەر تا پێم وایە هەردووکیانەچن پارتیوێکێتی بەشداری لە حکومەتی داهاتواکەن هەردووکیان بەیەکەوە دابڕان نابێت پێ دوایە هەردووکیان وەکو ئاگرۆنرایەتی کوردەکەن ئیتر ئەوە مێنێتەوە سەر کە ئایا کۆمەڵ یەکگرتوونەوەی نوێ ئەمانە مووقفیان چۆنە بێ ئەو کاوێتەوە سەرەوە کە لەگەڵ یانە ئەبن نابن بەڵام بەڕێی من یەکێتی و پارتی بەشداری لە حکوومەتە ئاکەن جا حکوومەتەکە سەدری بێ یان دەرەوەی سەدری بێ باش بەس پێشتر بازەوەکە کە چی پارتی بە چیکێتی بێ نەوێرن بە تەنیا بۆ نمونە لەگەڵ سەدر بڕۆن لەبەر هۆکاری ئەوە ئێستەیە کلیمی بێ بڵین ناوخۆیی بێ ئەوە ئێستەیە ئێمە باسی ئێستاکەین ئەم جۆرە معادلانەکە کە حەکیم بەپێی ئەو تەجروبەیە کە ئەو چەند ساڵی لە بەغا بووم وانە یعنی جاری وایە شەوی ئەخیر لە سەعاتی ئەخیرە یەکلایە بێتەوە سەدر ئەڕوا یان با بڵین حەلبوسی ئەبێت یان سەرۆک کۆمارکێیە سەرۆکی حکوومەتکێ ئەمانە زۆر زۆر ئەجاری وایە شتێک ڕووەدا کەستەوەقی ناوێک دێتە پێشەوە کەستەوەقع ناکە و ڕێک پۆستەکەی ژوەرەگرێ پارتی وێکێتی وەکو عرفێکی سیاسی کە حەقی خۆشیانە ئێستا ناتوانن لە ئێستەوە قراریەوە من لەگەڵ کیاڕۆنیان لەگەڵ کیاناڕۆن تۆ بێت چاوەڕێ بکەی بزای ئەسڵەن کێ ئەتوانێ حکوومەتەکە تەشکیلیان با بڵێن کێ قوبەی پرۆسەکە گرێ بەدەستیەوە زیاتر بڵین چوارچێوە هەماهەنگی لە دەرگای یەکێتی و پارتیدا یاخو سەدرەکان شتوکێمە دەبین بزماریکی وەکو سەرکردەیەکی دیاری چوارچێوە مانگی شعکان هات هەولێر و لەگەڵ سەرۆکی پارتی کۆبەوە سەدر خۆی سەدان ناکە خۆی لەوە قەرار هەبوو بێت من ینی هەفتەی پێشووتر 1-2 هەفتە پێش ئێستا قەرار هەبوو بێت بەڵام تۆ خۆتە زانی ئەوانیش هەتا دوێنێش لە کێشمەکێشی ئەوە بوون کە ئایا محکەمە قەرارەدایان قەرار نادا مسادقە ئەەکەیان مسادق هێناکات لە دوای سەری ساڵەوە زۆر بە چڕی گفتوگۆکان دەست پێ باش بەس ماوە دەستوریەکە چۆنە چی بۆ ئێستا بڵین پەرلەمانتەرەکان
سامو مافێکی پەرلەمانتاریان هەیە جگە لە موچەوانە وەکو ئێستا ئەندامی پەرلەمانن جگە لە مەسەلە مادیەکان ئەو کاتێک کە سوێندی یاساییە خۆن ئەویشە چێتەوە ینی پارێزبندی وانەیە هەموو پەرلەمانتارانی کە ناوەکانی مسادەقی کرد بەڵێ ئەوەی کە مسادەقەی کردووە محکەمەی اتحادی ئێستا ئەندامی پەرلەمانن کەی پارەکە بڵێن موچە شتیان پێوەێ امتیازەکە ئەو کاتێک کە سوێندی یاساییە باشە بەس بەنسبەت ڕێکاری یاسایی بۆ بۆ کاتێکی کۆبنەوەی پەرلەمان چۆن دەکرێت سەر و کۆمار مودە دەستوری کاندیدی سەرۆک وەزیران چۆنە خۆی طبعا ئەمڕۆ بە ڕسمی ناوەکان ئاراسی سەرۆکایەتی کۆمار کرا سەرۆک کۆمارە بێت لە ماوەی 15 ڕۆژە مسادەقە بکە و لە دوای ئەوە لە ماوەی 15 ڕۆژدا ئەبێت یەکەم دانیشتنی پەرلەمان بکرێ و بەپێ ئەم قانونە تازەیە کە دەرچووە جەلسەی مەفتوحە نامێنێ لە یەکەم ڕۆژی پەرلەمانە چۆنێنی دەبێت سەرۆک و ئەبێ لە یەکەم ڕۆژە کە جەلسەکە ئەکرێت پەرلەمانی وێ کۆ دەبێتەوە ئەوە نییە بە بەفتوحی بیاڵیتەوە تا ڕێەکەم ڕۆژە ئەبێ لە یەکەم ڕۆژە سەرۆکی پەرلەمان لەگەڵ دوو جێگر هەڵبژێرێ دوای ئەوە سەرۆکی پەرلەمان ڕێک لێ ڕاستە و خۆ داوا ئەکات لەلایەنی سیاسیەکان ناوێکی بۆ بێنن بۆ جەلسەی داهاتوو تایدا بۆ سەرۆ کۆمار هەڵبژێرێ ئەوش 30 ڕۆژەوە ئەوش 30 ڕۆژە ئیتر ئەگەر بۆ دوو ڕۆژیش حاضر بێ یەکسەر جەلسەی داهاتووەکرێ دوای ئەوە کە سەرۆ کۆمار ئەوە بوو بە ڕسمی سەرۆ کۆمار داوا لە کوتلەی زۆری ناکە باش کە حکوومەت تەشکیلکە لە ماوەی 30 ڕۆژە باشە بەس پێ دوای مودە دەستوریانە بڵێن ئەو وەرکان جێبەجێ دەکرێن لە ماوەی مودە دەستوریانە ئەگەر جێبەجێ نەکرێت دووبارە وەکو کوتلەی گەورە ئەگەر جێبەجێ نەکرێت جارێکی تر داوا لە کوتلەی دووەمەکرێت کە ئەوە بکە بەڵام تا ئێستا ئەوە ڕووی نەیاوە اینجا ئەم شتە هەموو یەک پاکێجە بەیەکەوەیە یعنی کە ئیتیفاق کرا لەسەر سەرۆکی پەرلەمان ئەبێ ئیتیفاق لەسەر سەرۆکی کۆماریش کرابێ بە تایبەتی لە نێوان پێکاتەکانە بەڵام هەندێک جار کێشەک لە ناو یەک پێکاتە دروسە بێ ئەوە ئیتر ئەیخەنە ناو هینەکەەوە مۆزوعی دەنگدان و هەڵبژاردن و کێ ئیباتەوە ئەوانە ئەوەی جاری پێشووتر ئەوەی سەرۆک کۆمار هاوای لێهات کورد نەیتوانی یەک کاندیدی هەبێ جار پێ دوایە بۆ بەرزبەت کوردەوە سەرۆک کۆمار بێ پۆستەکانی تر بێ ڕێکەوتنی سیاسی دەکرێت وەکو ئەزمموی 2010 دەبوونەوە پارتیوێکی تێرێکیان کاندیدێکیان هەبێ بۆ سەرۆک کۆمار بۆ منە تەوەقعەکەم ڕێکەوتن بکرێ ڕێکەوتی سیاسی ڕێکەوتن بکرێ و کاندیدێک حاضر بکرێ بۆ ئەو کاتە لە کێ دەبێت بە بۆچوونی بەڕێز پێشبینی خۆت وەکو ماسم سەرۆک کۆمارە سەرۆک کۆمار تەسەورەکەم لە یەکێتی بێ تۆ چکە خۆ دەزانی پۆستی سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ئەمانە لە پارتیە و یەکێتی بۆکۆ عرفێک ئەوەی بۆ ئەوە ماوەتەوە کە سەرۆک کۆمار لە یەکێتی بێ و ئەوەی من گوێش بیستی بێتمەوانە مەکتەبی سیاسی پارتی باسییان لەوە نەکردووە کە با بڵێن نابێ بۆ یەکێتی بێ باشەی باسییان کردووە باسی ڕەنگە هەندێکشی دووتراوە ئەمانە بۆ معاملەیە ئەوەی هەلبوسیوانم بۆ باس کردی ئێرەش معاملەی تایە کەرکوێتە پێشەوە یان پۆستە سیادیەکان لە بەغا بۆ نمونە پۆستی وەزیری خارجی وەزارەتی خارجیە وەزارەتی مالیە هەر شتێک لەو پۆستانە کە ئەدرێ بە کورد لەگەڵ وەزارەتێکی تری خەدەمیە ئەوە بدرێتەوە بۆ لایەنەی کە سەرۆک کۆماری بەرناکە باش ینی پێ دوای ئەم جارە ئەگەر بۆنمە سەرۆک کۆمار لای یەکێتی بێ پشکەکانی یەکێتی وەکو وەزارەتیش کەم دەکرێتەوە ئێستا پێشتر بۆ نمونە وەزارەتی دەرەوە لای پارتی بوو شارەوانی لای پارتی بوو دات لای یەکێتی بوو هەروای لێت آخر بۆ چکە هەندێک ئاگادار بە خاڵیش بەکار سێ کورسێکەش بڵین سێ وەزارەت ئەگەر پیان بدرێتەوە وەکو کورت یعنی هەر پێشبینیەکە لەوە بێ تەوەقعەکەم هەروە بێ مەگەر ئەگەر ئەم حکوومەتە شێوازی حکوومەتەکە جارێ دەرنەکەوتووە ئایا وەزارەتەکان زیاکرێ کەمەکرێ ئەگەر کەم بکرێتەوە ڕەنگە ئەو نەمان بەرنەکەوێ چکە لەوێ یەک عروفەیە هەموو ئەکرێ بە خاڵ مەقعدی پەرلەمانی بەرامبەر بە وەزارەتە تقریبا دەمەقعد بوو بەرامبەر بە وەزارەتێک پێشووتر بوو ئەمەش ڕەنگە ئەمجارە بۆ ئەوە بڕۆنەوە یان سەرۆک کۆمار خۆی 15 خاڵ بوو سەرۆکی پەرلەمان 15 خاڵ بوو حکوومەت ئەو نێ باش زۆر بەکوتی بەنسبەت 200 میلیارەکە چکە ئێستا باز دەوەکێت کە بۆ مانگی 12 ئەگەر هەیە بێت و ئەگەر هەیە نێت بۆ مانگی 12 ئەوە یاسای بوجە جێبەجێ نەکرا پێویستی بە ڕێکەوتنێکی سیاسی لە 2020 ئەگەر بودجێک لە بەغداوە بێت
خۆی ئێستا ئەمڕۆ ئەوەی کە من ئاگام لێ بوو هەر بەیانەکەیشم بۆ هات لە ڕێگەی واتسەپەوە وەزارەتی مالیە تعمیمێکی کرد بۆ هەموو حکوومەت و وەزارەتەکان کە کار بە 1 لەسەر 12 ئەکرێ لەبەرەوەی بوجەنی هەتا و کاتەی بوجە ئەبێت تەبانەمە ئەتواندرێت بەو شێوەیە بەردەوام بێ بەڵام ئەیشتوانێن بەردەوام نەبێ ئەکەوێتەوە سەر ئەو حکوومەتەی کە دروستە بێ کە قرار بەدەسە باشە بەستا حکوومەتەکە دروست دەبێ خۆ پێی دەچێت پێ دوای 200 میلیارەکە بێن یاخود پێویستی بەڕێکەوتنێکی سیاسی نوێ حکوومەتە کاربەرەکە باوەڕ ناکەم ڕێکەوتنی سیاسی بوێ ئەگەر بیانەوێ ئەتوان بینێرن سپاس دەکەم زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار شاویست پەرلەمانتاری پێشووی عێراق سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ